زانم کە ئەمڕۆ لە ڕانی خۆشەویستم بۆ کردنەوەی یەکێک لە پرۆژە جوان و گرنگەکانی ئەم سنوورە کە پرۆژەی ڕێگای دەربەندی ڕانیەیە. من سەرەتا زۆر سوپاسی ئیدارەی ڕاپەڕینەکەم بۆ هاوکاریکردنی وەزارەت و تیمەکانی وەزارەت بۆ تەواوکردنی پرۆژەکە. سوپاسی کۆمپانیای جێبەجێکارەکەم کە پرۆژەکەی بە شێوەیەکی زۆر باش جێبەجێ کردووە. ئەم پرۆژەیەکێکە لە پرۆژە جوان و گرنگەکانی ئەم سنوورە. هیوادارین لەم ساڵات چەندین پرۆژی تر لە سنوورەکە بخینە بواری جێبەجێکردنەوە و ئەو پرۆژانی تر کە تایبەتن بە تەواوکردنی دووسایدەکان بخرێنەوە